پرۆژەی گەشتیاری دوکان لەسەر ڕوبەری 2250 دۆنم زەوی ئەم پرۆژەیە بنیاد نەنرێت تێچووی پرۆژەکە نزیکەی 1 ملیار و 600 ملیۆن دۆلارە ماوەی تەواوبوونی پرۆژەکە 5 ساڵە بەپێی ئەو خەمڵاندانەی کە کراوە هاتنی گەشتیاران بە ڕێژەی لە 400 بۆ قەزای دوکان و هەرێمی کوردستان بەگشتی زیاد دەکات دەریاچەی دوکان شاخی سارا قەرەسەر گوندی تۆبزاوە چەند شوێنێکی دیکە لە نێو ئەم پرۆژەیەدان دەبێتە گەورەترین پرۆژە لەسەر ئاستی کوردستان عێراق ناوچەکە پرۆژەی گەشتیاری دوکان چەندین کۆبوونەوەی بۆ ئەنجام دراوە بەم زوانە کارەکانی دەست پێ دەکات گروپی کۆمپانیەکانی فاروق پرۆژەکە بەجێ دەگەێنێ و قوبات تاڵەبانی لە نزیکەوە سەرپەرشتی پرۆژەکە دەکات جوڵەیەکی زۆر لە بواری گەشت و گوزار سیروان لا لە سەرحەد قایم قامی دوکان دەڵێت بە تەواوبوونی و پرۆژە گەشتیاریە سیمای جوانی دوکان و کوردستان نیشان دەدرێت وتیشی تاوتوێی کێشە و گرفتەکانی بەردەم پرۆژەکە کراوە بۆ دەستپێکردنی کارە سەرەتایەکانی بەسپاسەوە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت جەنابی کاقوبات بەخەمەوە هاتە سەرخەت بۆ جوڵاندنی ئەم پرۆژە و هەماهەنگ و هاوکارین بۆی بتوانین سەرجەم ئەو ڕێگریانە ئەو گرفتانەی کە هەیە تێیپەڕێنین و بە زووتری کات ئەم پرۆژە جێبەجێ بکرێ هەلی کارێکی زۆر دەڕەخسێنێ بۆ گەنجانی ئێمە لە سنووری هەرێمی کوردستان بە تایبەتی دوکان و ناوچەکە هاتوومەتە بەڕێوەبەرایەتی گشتی و بەرێنانی سلێمانی دەبێ بزانم قەرەبووی ئەو کەسانی کە دەکرێنەوە بڕی ئەو پارەیە چەنە کوێ بەر قەرەبووەکە دەکەوێت لە سنووری قەزای دوکان وە بەرێنانی سلێمانی ژووتی 3 ملیار و 791 ملیۆن و 708 هزار دینار بۆ قەرەبوو تەرخان کراوە و وتیشی حکوومەت بە ڕێژەیەک لە پرۆژەکە لەگەڵ کۆمپانیای جێبەجێکار بەشدار دەبێت جەنابی کاقوباتی زۆر بە هاتوۆتە سەرخەت و بۆ زۆر بە گرنگی و کاری لەسەرەکە ئێستا وەکو جێگیری سەرۆکی حکوومەت کاری گەورەی لەسەرەکە بەو زەویانەی کە بۆ پرۆژەکە تەرخان کراوە بە نرخی ئەو زەویانە بەشدار دەبێت لە هاوبەشتیکردن لە پرۆژەکەیە وەبەرهێنەر متەویر لێرە گەشەپێدەرە فاروق گروپ ئەبێ بە گەشەپێدەر وایە کواتە کۆمەڵی وەبەرهێنەری کە داخڵە بن خەڵکانێکی زۆر خەڵکی تریش دەتوانێت داخڵ بێ و پرۆژە لێ ئەنجام بە لە ناو پرۆژەکەیە بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانیش دەڵێت بە تەواوبوونی پرۆژەی گەشتیاری دوکان 100% گۆڕانکاری گەشتیاری لە ناوچەکە دروست دەکات لە هەلی کار و هاتنی گەشتیاری بیانی و ناوخۆیی بۆ نێو پرۆژەکە ئەم پرۆژێژ کە ئێستایمە لە قۆناغی ئەوەین کە دەست پێ بکەین بەڕاستی وا کۆبوونەوەکانمان زۆر چڕ کردوێتەوە بۆ ئەوەی لە زووترین کاتا پرۆژەکە دەست پێ بکات ئەم پرۆژەیە ئەژمار دەکرێت کە بە گەورەترین پرۆژە نەک لە عێراق لە ئاستی ناوچەکەدا چونکە نزیکی 3000 دۆنم زەوی بەکاردێت بۆ چالەکیەکانی ئەم پرۆژەیە بە تەکید گۆڕانکاریکی 100% دروستە بێ لە سێکتەری گەشتیاری دوکان بۆ خۆی ناوچەیەکی گەشتیاری گونجاوە ئەم پرۆژەیە ئەگەر دەست پێ بکات و زوو بە زوو تەواو بێت وەک لایەنە پەیوەندیدارەکان دەڵێن گۆڕانکاری گەورە دەبێت لەوە بەرهێنانی گەشتیاری لە کوردستان ئاوەر عەلی گەلی کوردستان سلێمانی